لا تۆرێک من بەرنامەی بانی باش کوردستان باز لە سکچۆن و شانەوەکەین زۆربوونی حاڵەتەکان بۆچی دەگەڕێتەوە لە ئێستادا پێویستە چاک چۆن خۆپارێزی بکات و پێویستە چی بکات و لە چ کاتێکدا سەردانی پزیشک بکات. ئێمە بۆ ئەمە بەستە گفتوگۆی زیاتر و وردەکاری ئەم بابەتە بە میوانداری دکتۆر سوارە عەلی مەولود پسپۆڕی نەخۆشیەکانی هێنایی. بەخێربێ دکتۆر بانی باش. باش زۆر سپاس. هەمیشە لەگەڵ دەستپێکی هاویندا بەرزبنەوەکانی پلەکانی گەرما باز لە زۆربوونی حاڵەتەکانی سکچۆن و شانە دەکرێت. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە ئاو یاخۆچی؟ بەڵێ بەنسبەت سکچۆن و شانەوە لە وەرزی هاوینیان لە بەرزبنەوەی پلەگەرمی حاڵەتەکان زیابن. هۆکارەکەشی بە دەرەجەیەک خواردن و خواردنەوەیە. هەمە خواردنەی کە بەکارێت بۆی گەرمیەوە تێکەچن هەروەها هەمان شێوە خواردنەکە بۆ بنە ئاوە یان پێکاتەکانی ئاو بۆ بنە شەربەتە شیرە ئەم بابەتانە بە ئاسانی تێکەچن لە وەرزی هاوین. یعنی بۆ منە هەڵگرتنی خواردنەکە لێکجیاکردنەوەی کوڵاندنەکەی بەکارهێنانەکەی ئەمانە بە ئاسانی تووشی ژەهراوی بوو نەبن لەبەرەوە ئەم دیاردەیە بەربڵاوترە بێ لەم وەرزە. بەڵێ کاتە ئەو ئاوی بیر و هەروە ئاوی سەرچاوە سروشتیەکانتە بۆ دەگەڕێتەوە کە بوونی کلۆر یاخود کلۆر لە پێکاتەیدا بێت ئەگرێ حاڵەتەکان چێژبوون بە سکچۆن و شانەوە کەمتر بێت. بنسبەت ئەو هۆکارەکانی زۆر یەکێک لەوانە ئاوەکە لە ئەسڵا سەرچاوەکە پیس بێت تیپیسی تێکەڵاوێت لە بۆڕیەکان بێت یان لە ماڵەکان لە کاتی هەڵگرتنەکە بێت یان جار هەیە کلۆری پێویستی پێیانێ بەڵام ئەومان لەبیرنە چ کلۆر هەنا بێتەوە هۆی کوشتنی هەنێک لە بەکتریاکان. ڕاستە زۆربەی کات شتێکی زۆر باشە زۆرینەی بەکتریا و ڤایرۆسەکان نەکوژێت لە ئاوەکە بەڵام هەنێ جار هەیەانێ لە ماشەخۆرەکان ئەمێننەوە هەر لەگەڵ ئەگەر بێت و کلۆریشی تیابێ. ئەمە یەکێک لە هۆکارەکانی ترەوەی ئەمانەوەی ئاوەکە لە کاتی گەرمی کە بمێنێتەوە تێکەچێت ئێتر بۆ من ڕاستەخۆ ئەم تەنکی سەربانەکان یان شوێنێکی تر ئاوا بمێنێتەوە ئەوێتەوەی تێکچوون. زۆر جاریش هەیە کەسەکە لە دەرەوە بەهۆی سەردانە بەهۆی سەفەرە ئەچێ ئاوی بیر ئاوی دەرەوە ئەخوات کایەکی بە ئاسانی لەم فترێت تێکەچن لە بە ئاسانی تووشی ژەهراوی بوون بە مەشەخۆرەکانە بن ئەمانەوەی کردو هۆکار بن. یان جار هەیە شەربەتێکە شیرێکە ئەم بابەتانی کە داناوە لە پلێکی گەرمی هێشتوێتیەوە دوای سەعاتێک سەعات و نیوێکی تر لە دەرەوەیە لە ماڵەوەیە بەکاری نەوێژە بێتە سەرچاوێک بۆ ژەهراوی بوو. بەڵێ گەر تاکەیەک چۆن بزانێت کە تووشی سوکچوون بووە چەند جار دانیشتن هەست دەکات کە من بە تەواوی تووشی سوکچوون بۆ بڕیار لەوە دەدا. بە شێوەی گشتی ئێمە کە ئەڵێن ئەکیوداریان سوکچوونێکی تند وەسمان ئەوێ لە ڕۆژێکە زیاتر لە 3 جار پیسایەکەی شل بێت ئیتر تا زیاتر بێت توندی حاڵەتەکە دەرەخە بەڵام گرنگەوە لە 3 جار پیسایەکەی شل بێت ئەمە لە ڕوو زانستی پێوترێت سوکچوون. ئەجار هەیە سوکچوونەکە بەتەنەیە جار هەیە ڕەشانەوەی لەگەڵە و کاتەکەش گرنگە زۆربەی سوکچوونەکان کەمتر لە هەفتەیەک خایەن بەڵام ئەگەر 2 هەفتەی خایەن ئەو کاتە پێوترێت سوکچوونی درێژ خایەن ئەنی هۆکارەکانی جیاوازە بن لەگەڵ هۆکارە سەرەتاییەکان لە هۆکارە ئەکیوتەکانیان توندەکان کە نیشانەکانی تیا دەرەکەی زوو چاکەبنەوە زۆربەی کات ژەهراوی بوونەوە بەکتریا و ڤایرۆسەکان زیاترن لە بەکتریاکان لەبەرەوە 180 حاڵەتەکان ڤایرۆسین ئەبینین بۆیە گرنگە هەموو کاتێک تەرکیزەکەی سەرەوەیکەوە خواردن و شلەمەنیەکەی لە فترەی سوکچوون ڕێک بێت بۆی تووشی وشک بنەوە لەبەرەوەی زۆربیان ڕۆژێک بۆ 2 ڕۆژە خان کەمتر لە 3 ڕۆژ چاکەبنەوە. ئەمە باسمان لە ئاو کرد لە هەمان کاتدا باسمان لە بەرزی پلێگەرمان کرد دەکرێت وەکو پشکێک و هۆکارێک دابدرێت بۆ توشبوون بە سوکچوون کاتە بەگشت و هۆکارەکانی تر چیەکە ئەمە ئەمڕۆ ئەمانە چی بخێنە سەر گەوران تووشی سوکچوون ڕشانەوە دەبن. بەڵێ خواردنەوە لە وەرزە بە دەرەجەیەک هۆکارن ئەو باسی ئاو پێکاتەکانی ئایشمان کرد بنسبەت خواردنەکانی تر ئەو خواردنەی کە بە ئاسانی ژەهراویە بن بریتین لە هێلکە بریتین لە شیر و پەنیر لە پێکاتی خواردنەکە هەبێ تر بە مایۆنێزە بە لەفەیە هەر بابەتێکی ترە پێکاتی گۆشت لە هەر خواردنێکە هەبێ بەتایبەتی لە فاستفودەکانە بە ئاسانی تێکەچن یان بۆ منە کوڵاویش بێ ئەگەر بێت و لە دەرەوە لە گەرمی بهێڵیتەوە لە ڕووی زانستیەوە ئەڵێ 2 سەعات بە شرتێک شوێنەکە زۆر گەرم نەبێ بەڵام کەمتر لە 1 سەعات کە کوڵا ئەبێت جارێکی تر هەڵیگریتەوە سەلاجە هەتا وەکووە داوا لێکرێ بۆ منە گۆشتەکە پارچەی گەورە بوو پارچەکان بچووکرێتەوە بۆ ئەوی لە کاتی جارێتر کە گەرمیکەیتەوە بە تەواوەتی گەرم بکرێتەوە وەروەها کوڵانی خواردنەکان دیسان ئەوەش مشکلە دروست دەکات لەبەرەوە بینین شیر هێلکە پەنیر گۆشت ئەمانە بە ئاسایی تێکەچێت گۆشتی مریشک بێ گۆشتی ئاژەڵ بێ یان ماسی ئەمانە لەم وەرزە بە ئاسانی تێکەچن زۆر گرنگن یەکژەم بەکاربێن بە تەواوەتی بکوڵەندرێن زۆر نەمێننەوە لەبەرەوە زۆر گرنگە کەسەکە لە دەرەوە زۆربەی کات خەڵکە لە دەرەوە نانەخوا
زۆر گرنگە خواردنێکی ئەیخوا فاسفودەکە سەیری پێک شوێنەکە بکزان چەند گەرمی تێکەوەی خواردنەکەی چەند هێشتۆتەوە بینی زۆربەی خەڵکەکان شەوەکەی یان عسرەکەی چۆتە دەرەوە خواردنێکی خواردە ڕۆژی دواتر بە سوکچون و شانەوەی بۆ خستخانە لەبەرەوە سەرچاوەکانی لە خواردنە زیاتر دەرەکەوێت هەنێ جارێ شێ هۆکارەکەی کەسەکە لە سەردان و لە گەشتە بۆ منە لە ناوچێکە کۆمەڵە بەکتریا و ڤایرۆسێکن کە شوێنەکەی ئەگۆڕێ بێتە هۆی سوکچون مەژێکی کار هۆکارەکانی جارێ شێ هۆکارەکەی نەخۆشیێکی ترە بۆ منە سکچون و ڕشانەوەی وەکو سەرەتا دەرەکەوێت دواتر ئەبێتە نیشانی گشتیری لەشە بۆ ئەمانە کۆرۆنا کەسەکە بۆ هەیە بە سکچون و ڕشانەوە بێت دواتر نیشانەکانی تێ دەرەکەوێت یان بە شێوەی گرانتە زۆر جار هەیە بە سکچون یان بە قەبزی دەستپێکە دواتر نیشانەکانی تر دەرەکەوێت ئەنە جار هەیە کەسەکە بەهۆی دەرمانێک کە بەکاری هێناوە پێی ناکەوێت ئەبێتە هۆی لووسبوونی ڕخۆڵە و سکچون هۆکارەکانی ترش بۆ منە نەخۆشی درێژخانێن بەشێکە لە نزمی نەخۆشی درێژخانەکان بۆ منە بەدخۆراکیە نەخۆشی گەنمە نەخۆشی درێژخانی ڕخۆڵەکان ئەمانەش هەموو هۆکارن بەڵام ئەمەوەی کە باوە کە ئەوەی کە زۆر بڵاوە بێتەوە تەسەموم بوونە بە بەکتریا و ڤایرۆزیتر لە خواردنە یان لە خواردن ئەمە زۆرترین هۆکارن دیاترین هۆکارن بۆ منە کەسەکە لە خواردن خواردنەوەیە یان سۆتە سەر مەلەیەکی کردووە لە ئاوێکی پیسە ئەمانە هەموو هۆکارن بۆی نەخۆشیەکە بڵاو بێتەوە بەڵێ بەتایبەت خواردن نەمەوێت تشتی بخەمە سەر بەتایبەت ئێستا وەرزی هاوی نەپلەکانی گەرمان بەرزن بەشێک لە خۆراکەکان کەەوەی ئاماژە پێ کرد لەوانەیە لە خوانێکدا بەتەواتی تاو نەبێت و بمێنێتەوە هەڵستن هەڵی ئەگرن ئەبێت چۆن هەڵبگیرێت ئایا لە ساردکەرە هەڵبگیرێت و دوای بخورێت ئەگەر هەیە ئەم کەسە تووشی سکچون بە دیاخۆ چۆن بەنسبەت چوار خاڵ گرنگانی وەکو ڕێنمایی لە ڕێکخراوی دەرمان و پاراستن لە ئەمریکا داناوە CDC کە ئەوەی یەکەم شت تۆ خواردنەکان جیاکەیتەوە بۆ منە کەسێکە میوە پاکاتەوە لەگەڵ گۆشت نابێت چاقۆ و ئەداتەکانی تێکەڵاو بێ لەگەڵ یەکتری ئەمە یەکەم شت جیاکە لەبەرەوەی تۆ کە گۆشتەکە جیاکەیت تۆ گۆشتەکە جارە پیسە نەکوڵاو بۆی هەیە بەکتژاراوی بێ بە بەکتریا بەڵام میوەکە شەر نیوە میوەکە بە ئاوێکی پاکە بێتەوە بەڵام گۆشتەکە ئەگەر هەمان چاخۆ بەکاربێت بۆ پاکردنەوەی میوە تۆ ئەم بەکتریایکە لە گۆشتەکە بوو گواستەوە بۆ ئەو لە کاتی کوڵانەکە و بەکتریاکەی نامنێ بەڵام ئەو هەر ئەیمێنێ ئەمە یەکەم شت دەبێت جیانکەیتەوە دووەمیان کوڵانەکەی بە تەواوی بیکوڵێنیت کوڵانێکی تەواویانی بەلایانی کەمەوە گەرمەکەی شەز بیان بە کوردێکی کوڵاو بەڵق بات ینی ئەوە کەمانەوەیەکە بە شوەیەکی تەندروست پاستۆرایز بۆ ینی بەکتریاکانیان نەماوە یعنی هەر خواردنەکە خۆیت ئەبێت کوڵانێکی تەواوی هەبێت ینی ئەوە دووەم خاڵە سێم خاڵیشیان دوای ئەوەی کە خواردنەکە تەواو بێت ئەو بەرماوەی خۆراکەکەیانوی هەڵێکردنەوە زۆربەی کاتە بەتایبەتی برنج لە زۆربەی ماڵەکانە هەیە ئەبێ بە شوەیەکی تەندروست هەڵگرێ خۆی ئەگەر شوێنی مەتبەخەکە لە فێنک بێ تا 2 ساعت دەتوانێت لە شوێنە بێت بازەوەکەن ئەبێت 4 کاتژمێر ئەتوانێت لە هەوای نۆرمال شابێتەوە ئەوەی کە ڕێ پێدراوە 2 ساعتە 2 ساعت بەڵام ئەگەر ئەڵێ ئەگەر شوێنەکە تەواو گەرم بوو کەمتر لە 1 ساعت ئەبێ خێرا بکەیتەوە سەلاجە لەبەر لەو مانگە پلەی گەرمی زۆر بەرزە بە ئاسانی تێکەچێت هەتا دەرکەوتووە بۆ مەسەلەی گۆشت گۆشت کەمتریە ینی دەرکەوتووە گۆشت بەتایبەتی لە مەسلەی گەست و ئەم بابەتانە 20 دقیقە کافی بۆ ئەوەی تەسەمم کە لە پلەیەکی گەرمی زۆر لەبەرەوە گرنگە جۆری خواردنەکە و کاتەکە و شوێنەکە لەبەر ئەو گرنگە هەڵگیرانەکەی خاڵی چوارەم ئەو کەسێک کە سەرپەرشتی خواردنەکە ئەکا ئاگای لە تەندروستی دەستی بێت بەتایبەتی دایکان بۆ مناگە مناڵێکی وردیان هەیە بەرەوەی یەکێک لە سەرچاوی سکچوونەکان مناڵەکان بۆ منە بە ئاسانی تووشی سکچوونە بن بەردەوام پێکاتێکی ڤایرۆسی یان ئیلتیابی ڤایرۆسی لە ڕخۆڵانە ئەگەر کەسی سەرپەرشتی مناڵەکانەکە دەستی بە جوانی نەشوات دەستشواردن چیە مانێ ئەوەیە 20 چرکە بەلایانی کەم سابوونەکە بە دەستیەوە بێت دوای هەموو توالەتی دوای هەموو پاکردنەوەک بۆی نەبێتەوە ڕێگەیەکی گواستنەوە بۆ بەکتریا ڤایرۆسەکە لە ماڵەکە گرنگترین شت ئەوەیە بەکارهێنانەوەی خواردنەکە زۆرجار مشکلەکە لە خواردنەکەنی کوڵانەکەی مەزبوطە بەڵام بەکارهێنانەوە ئێستا بۆ منە برنج کارەکە زۆر بەکارێت ئەگەر بێت و ئەم برنجە دووەم جار کە بەکار بێنرێتەوە تەواو نەکوڵندرێت دیسان ئەوەی دروستە بێت ژەهراوی ئەبێت زۆر باشی گەرم کرێتەوە زۆر باشی گەرم بکرێتەوە تەواو گەرم بکرێتەوە ئەنجە جارتر بەکار بێتەوە ئەگەر لاوانەی هەڵگیرانەکەی تەندروست بێت بەس کوڵانەکەی جاری دووەم گەرمکردنەوەکەی جاری دووەم تەندروست نەبێت ئەوەش بێتە هۆکاری بۆ گواست بۆ بڵاوبوونەوەی ژەهراوی ڤەکتریاکە بەڵام هەندێک خۆراک لەوانەیە بەجابێت کە ئەبێت بە ساردی بخورێت گەرم نەکرێتەوە تایبەت بەشێکیان تیشکیان خ بۆ سەر هێلکە و مریشک
بەسییان لەوا کرد کە نابێت گەرم بکرێتەوە. بەنسبەت گۆشت ئەتوانی گەرمیکەیتەوە بەس هێلکە لەوانێت پێکاتی پرۆتینەکەی تێکەچی ئەمانە ناسکن هێلکەیە پەنیرە ئەم شیر ئەمان تێکە بەنام گۆشت ئەتوان کە کوڵاو بوو ئەتوان جاتربی کوڵینەوە جیاوازە لەگەڵ گریلینگانی خەڵوز و یان برژانەوە بابەتان بەس کوڵان جیا بەس داواکرێت کە جاری دوم کە ئیکوڵانیت پارچەی بچووکتر بێ بۆ ئەوی بە تەواوەتی گەرم بێتەوە گەرمکردنەکە زۆر گرنگە و شتێکی تر بە ئاسانی کە تێکەچێت لەم فترەیە کێکە لەبەرەوەی دیسان شیر و پێکاتی شیرنی لە پێکاتەکەیدا هەیە بە ئاسانی تێکەچن ئەمانش گرنگن کێک و پێکاتەکانی کێک بە تایبەتی ئەمانەی کە چاوری شیرنیان پێوەیە جوان هەڵگیرێن لە شوێنێکە ئیکڕێت گرنگە لەو شوێنێکە مەزدەرێکە ئیکڕێت شوێنەکە فێنێک بێت. بەڵێ کاتەمە باسمان لە هۆکارەکانی کرد مێ بێ مەسار نیشانەکانی کە تووشی سکچۆنشانەوە نیشانەکانی چینە سەر دەستەیدا دەردەکەوێت تەنها دانیشتنی زۆرە یاخود ڕشانەوەیە یا نیشانەی تریشی تیا دەرەکەوێت. بە شێوەیەکی گشتی کە ئاڵین سکچۆن زیاتر ڕخۆڵی باریکە و ڕخۆڵە ئەستوراگرێتەوە کەسەکە بە گوێرەی ژەهرایی بوونەکەی هەنێ ژەهرایی بوونە کات زۆر ناخێنێت زوو نیشانەکان تیا دەرەکەوێت بە تایبەتی لە ژەهرایی بوونی برنجە کەسەکە برنجەکەی پێ نەکەوتە 4 ساعات بۆ 2 ساعات ناوە دەستەکە بە ڕشانەوە و دوای پاشان بە سکچۆن ئەومانە ئێوە ژەهرایی بوونەکەی خێرایە هەیە ژەهرایی بوونەکەی درەنگترە ڕۆژێک دواتر هەیە 2 ڕۆژ دواتر نیشانەکان تیا دەرەکەوێت لەبەرەوە ئەگەر لە هەر خێزانێکە یان لە هەر کۆبوونەوەیەکە دوو کەس لەم کۆبوونەوەیە تووشی سکچۆن بمانە ئەو خواردنی کە خواردویانە ژەهرایی بوو ئەمە نیشانت پێڵەکەم کە خواردنی کە خواردتۆ ژەهرایی بوو دیاترین نیشانەکانی سکچۆنە کەسەکە سکچۆنەکەی سێ جار بەلانی کەمە زیاترە ئیتر نیشانەکانی تر بۆم لە ڕەشانەوەی لەوانی لەگەڵا بێت تای لەگەڵا بێت لەوانی پیساکی خوێنی تیا بێت یانەوەتە تووشی وشکبوونەوە بێت کەسەکە بۆم لە یەک سکچۆنی هەیە بەڵام سکچۆنێکی ئەمەنە زۆرە خۆی باسێکە تووشی نیشانەی وشکبوونەوە بێت وشکبوونەوەکە لێدانی دڵی خێرا بێت گێژە بێت فرمێسکی نامێنێت دەمی وشکە بێت وڕێنە ئەکات ئەمانە هەموو نیشانی وشکبوونەوە لەگەڵ سکچۆن خواردنیشی نامێنێ بەڵێ شتای خواردنیشی نامێنێ ئشتیهای خواردنیشی نامێنێت ئیتر بۆ منە بە تەمەنەکان فەرقەکان لە تەمەنی مناڵ و بە تەمەنی گەورە زیاتر تعبیر لە خۆیان ناکەن زۆر بە تەمەنەکان لەوانەیە وشکبوونەوەکان تەنها بەوە بێ گێژ بن ئشتیهایان نەمێنێ خەواڵوو بن من ئەگەر بێت و سکچوونی هەبێ پێشتر تۆ بیر لەوە ئەەکەیت کە ئەمە حاڵەتی وشکبوونەوەی بەڵێ کاتە ئەو تاکە زانی کە تووشی سکچۆن ڕشانەوەی لە چ کاتێکدا سەردانی پزیشک بکات یاخود ڕێنماییەک هەیە خۆپارێزیەک هەیە پێشگریەک هێکە و لە ماڵەوە ئەنجامیدا پێشەوەی سەردانی پزیشک بکات خۆی دوو خاڵ هەیە یەکەم خواردنانە یان ئەو خۆراکانە چین پێویستە لە کاتی سکچوونە بەکاربێن و لە چ کاتێکە پێویستە سەردانی پزیشکە ئەوانەی کە سەردانی پزیشکەن کە مەناعەیان باش نیە تر بۆ منە تەمەنی زۆر بچووکە مناڵ و لێک ساڵ بەخوارەوە بەم ئاسانی سکچوونەکە تووشی وشکبوونەوەیەکات ئەوە گرنگن ئەمانە لەژێر چاودێری دکتۆرا بن یان زۆر بە تەمەنەکان یانەوەی کە مەناعەیانکان بەهۆی شەکرەیە بەهۆی شێت پێنجەوە یان بەهۆی چارەسەرێکتر ئەمانە بە ئاسانی تووشی تەسەمم بوون و مانکەکانی سکچوونە بن یان کەسەکە لە پیسایەکە وەکو باس مانکەی خوێنی تیابێت یان سکچوونەکەی تای لەگەڵا بێ یان سکچوونەکەی زۆر بێ زیاتر لە 6 سکچوون بێ لە ڕۆژەکە یان زیاتر لە 6 جار زیاتر بڕشێتەوە یان نیشانەی وشکبوونەوەی هەبێ وەکو باسمان کرد دەم وشکبوونە فرمێسکی نەمێنێ بۆ ڕێنە بکە گێژ بێت باری ئاگابوون ئەمانەی تێک بچێت ئەمانە هەموو نیشانەی ئەوەن کە پس کەسەکە ئەبێت لە ماڵەوە چارەسەر نەکرێت بەڵکو بێت بۆ خەستەخانە بۆ ئەوەی چارەسەری پێویست لەوێ وەربگرێت بەڵام ئەو خواردنە چین کە لە کات سکچوون کە وەکو باسمان لە کاتی سکچوون ئەبێت هۆی لە دەستدانی ئاو و پێکاتەکان زایەکانی لەش لە هەڵمژین و ئەم بابەتانە ئەو خواردنەی کە قورس لە سەرڕی خۆڵە ئەبێ وازیان لێ بنن چاوری گۆشت شیر و پێکاتەکانی لەبەرەوە شیر و پێکاتەکان تووشی جۆرێک لە بەدخۆراکی جۆرێک لە تێکچوونی هەرسی پێکاتەی شیر دروستە بێت لە کاتی سکچوونە بە تایبەت ئەگەر بێت و زیاتر لە 2 ڕۆژ بمێنێتەوە لەبەرەوە گرنگە شیر و پێکاتەکان شی تەنها ماستی لێ دەرچێت وازی لێنیت لەم فترەیە تا چاکە بیتەوە چاوریەکان واز لێت بۆ منە چاوریە سوورە کوراوە لە فەیان بابەتەنەکە هەمویان چاوریان زۆرتەیە وازی لێنیت ئەروەش گۆشتەکان وازی لێن پەنیر هێلکە ئەمانە چاوریان تایە کێک ئەم بابەتەنەوە زیاتر تەرکیزەکەیتە ئەم نیشانستانەی کەوە بە ئاسانی هەرسە بن وەکو چی وەکو شۆربای برنج وەکو شۆربای پەتاتە یان پەتاتە بە کوڵاوی گەرم بێت و
لە ئێستاشدا پلەکانی گەرما بەرزبوونەوەیە نابێت هۆی تێکچوونی گەدەی ئەم کەسە کار لە ناگەر مەسلەی گەرمبوونەوەکە گەرمبوونەکە بۆ ئەوە نییە لەگەڵ لە شاگەرم بێ گەرمبوونەوەکە بۆ ئەوی بەکتریای لە خواردنەکە نەمێنێ کە بێ بگاتە پلەی پاستۆرە ئەزانی کەم بەلایانی کەمەوە لەسەر و 6 سلیسیەوە بێ مەبەستەکە تاقیم بوون و پاکشکردنەوەی خۆراکە نەگەوەی کە بە گەرمی بیخۆن بەس بۆیە کە تەواو کوڵا ئەنجتر بەگوێرەی ئەوەی کە تەحملیەکان کەسەکە بەکارێنێت خلاصە خۆ بەکاری نایێنێت بەس ئەوە گرنگە نیشاستانە بەکاربێنێکەوە ئاسانن لەسەر لەش پەتاتەیە برنجە نانە لەگەڵ شۆربە بە شوێکی سوپ کە چاوری کەم تیابێت و تەرکیز بخێتە سەر ئەو خواردانەی میوە بەتابەتی میوە و سەوزە زۆر بەکەن بەتابەتی ئەو میوانەی کەوە پۆتاسیۆمیان تیا لە بەرەو لە حاڵتی سوکشونە پۆتاسیۆمێکی زۆر لەدەستەڕە وەکو مزرەمەنیەکان لیمۆیە پرتەقاڵە یان مۆزە تەماتەیە سەوزەکان بە شوێکی گشتی ئەمانە پۆتاسیۆمیان تێ وای لێک کەسەکە تووشی بەدخۆراکی تووشی کوشبوونەوە نەبێت لە هەموو ڕێگە ئاسانتر ئەوەیە کەەوە مغەزیەکی دەستکرد لە ماڵەوە دروست بکات یعنی یەک لەتر ئاوێنێت چوار کەوچکی زەڵاتەیان کەوچکی چێش شەکری تێەکە لەگەڵ نیو کەوچک زەڵاتە خوێتیەکە تێکەڵاویەکە تاتەواو تێکەڵاوە بن ئیتر ئەمە وەکو مغەزی بەکارێنێت لەگەڵ هەر سوکچوونەکە یەک پەرداغەکانی بۆ کەسێکی گەورە ئەمە وای لێکات قرس نەبێت لەسەر مایدە و ڕخۆڵی و ئەم سوکچوونەی کە بێتە هۆی لە دەستدانی خوێیەکە ئاو لە لەشە تعویزیەکاتەوە مەوای لێکە لە فترێکی کەمە سوکچوونەکەی چاک بێتەوە باش ئەگەر بێت و بۆ بۆ هەفتەیەک ئەمان سکچوونەکەی بەردەوام بوو پێویستە ڕۆژی یەک پەرتاق بخوات هەموو لەگەڵ سوکچوونەکە لە هەنێ حاڵەتە بۆ منە حاڵەتی توندەکانە تۆ چاوەڕێی سوکچوون ناکەیت دوو بۆ هەر سێ سەعات جارێک یەک پەرداخە خۆیتەوە ئەگە بۆم نازانیت سوکچوونەکە تۆندە چاوەڕێ ئەوە ناکەی سکت بچێوە بۆم لە خۆی کەسەکەسەی وەزعەکە بێن لەگەڵ هەر سوکچوونێکە پیسایەکەی زۆرت لەبەرەوە حسابی ئەوە کات تعویزەکەی زیاتر بێ یان نیشانەی وشبوونەوەی تیا دەرەکەوە تعویزەکەی زیاترە بێ بۆم لە جەتی پەرداخی دوو پەرداخۆ خواردنی تر ناخوات بەڵام مشکلەکەی چێ مشکلەکە جار هەیە لەگەڵ سوکچوونەکە ڕشانەوەی هەیە کەسەکە ناتوانانی خواردنەکەش بخوا لەوە هەمان کات دیسان ئەو خواردن ئاخواکەوە نارشنەوە پێ قورس نییە وەکو دیسان هەماشە دەبێت دوور بێ لە چاوری لە گۆشت لە هێلکە لە شیر و پێکاتەکانی لە پەنیر لە بەرهەمە سپایەتەکان بە دوور بێت تەنها ماس نەبێ تەنها ماس نەبێت ماس لە بەرەوەی جیاوازە ترشاندنی بەسەر هاتووە مادەی لاکتۆبەسیلای کە سوود بەخشن لەبەرەوە گرنگە بەکار بێت بە هەماشت بۆ ڕۆژانە دیسان ئەبێگە بکرێ هەر مغەزیەکە بەکاربێن ئەگەرش نەکرا ینی نەیتوانی و لی نەزانی ئەتوانێت دیسان هەمان پێکاتی سوپەکان بەکاربێنێ کە لە برنج پێکات بێن لە پەتاتە ئەم دوانە زۆر گرنگن لەگەڵ نیوە هیچی تر بەکار نێنێ بە باکارهێنانی کەلوپەری یەکتر بۆ منە کەسێک لە ئەندامی خێزانەکەی تووشی سوکچوون ڕۆژانەوە بە کەچک و قاپی ئەمە یاخود خاولی و کەلوپەلی ئەمە بەکار بێت دەکرێت ئەوش تووشی سوکچوون ڕۆژانەوە واتە گوازراوەیە ڕێگەی گواستنەوەی سوکچوون بە شێوەی گشتی فیکۆ ئۆڕەڵی پێوتری یعنی ئەو کەسێک کە تووشی سوکچوونەکە بووە لە دوای ئەو لە توالێت دێتە دەرەوە ئەم دەستێک کە بەکاری هێناوە تاقیمی نەکردووە بە شێوەیەکی زانستی ئیتر ئەم دەستە سەرچاوی گواستنەوەی بەکتریا و مەشەخۆرەکەی بۆ لەگەڵ کەسێک تۆقاکات خواردنەکەی قاپەکانی تێکەڵاوە پەرداخی تێکەڵاوە دەستەکەی لەبەر تاقیم نیە بەرامبەر بۆی هەیە هەر خواردن خواردنەوەیکی خوارد کە دەستی بەم کەسەکەوت بێ بۆی هەیە ئەوی ژەهراوی بێت لەبەرەوە گرنگە دەستشۆردن بەتایبەتی و کەسانی کە سەرپەرشتی خواردنەکەکەن لە ماڵەوە لە دەرەوە لە چێشتخانەکانن زۆر گرنگە بە شێوەیەکی تەندروست دەستیان تاقیم بێت واتە ئەگەری هەیە بگوازرێتەوە بەڵێ بەڵێ بەتەکید لە فیکۆ ئۆڕەڵە ینی ئەو کەسەی کە دەستی تاقیم نییە و نەخۆشەکەی توش بووە بە ئاسانی نەخۆشەکە ئاگوازرێتە بۆ دەوروبەری بە شەرتێ ئەو کەسێک کە لە دەوروبەرێتی دیسان ڕێنمایی تاقیب دەکە بۆ منە کەسەکە تۆخی لەگەڵ کردووە خواردنەکانی بێکەوە مشتەرەکە دەستی بە جوانی نەشۆردو ئەویش ئەگە دەستی ئەو جوان بشوات بیست وەکو باسمان کرد بەلایەنێکەوە 20 شرکە سابوون ئاو بەکار بێنێت ئەمە هەر زۆربەی بەکتریا و ڤایرۆسەکان لە دەستیان نامێنێت تاقیب نەبێت باش ئەی ڕگاز لێرەدا پەیوەندی هەیە خانمان یاخود پیاوان ئەگەری هەیە زیاتر بە تونتر تووشی سوکچوون ڕۆژانەوە بن یان جیاوازی نیە نه هیچ پەیوەندی بۆ نییە بەوکو باسمان کرد کۆمەڵە گروپێکان زیاتر مەترسیدارترن تووشی ماکەکانی سوکچوون من ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە لەبەرەوەی بەرگری لەشیان سستە یان بەهۆی تەمەنەوە بێت ئەزانێت کە بەرگری لەشیان سستە بۆنە کەسێک کە شەکرەی هەیە یان کەسێک نەخۆشی شێرپەنجیان هەیە پێش نەخۆشی بوونەکە
بەرگری لەشیان کەمە ئەگەر سکچوونێک لە تۆ 24 ساعت بنێتەوە لەوانەیە ئەو 3 ڕۆژ تا 7 ڕۆژ بمێنێتەوە تووشی ماکەکان بێت لەبەرەوە ئەوانە چاودێری زیاتریان نەبێت ئەگەر بێت و بەڕێنمایە سەرەتاکان چارەسەر نەبوون سەردانی پزیشکانەوێت نەک چاوەڕێ بکەیت بەڵاو ئەمە هەر سکچوونێکی پەتایەکە ناو خەڵک بڵاو بۆتەوە خۆیان چاکەبنە بەداخۆ زۆربەی کات ئەمانە ئەبنە قوربانی یان کەسەکە زۆر مناڵ بێت کە بەرگری لەشی تەواو گەورە نەبووە ئەمانە زیاتر ئەگەر نا ڕێگە زۆر گرنگ نی. بەڵێ دکتۆر لێرە دوڕێنماییمان پێ بڵێ چی دەبێت؟ دوێڕانمەیەکە ئەوێ تاوەکو ئێمە لە وەرزی گەرما ئەمێنن ئەبێ زۆر وریابین لە بەکارهێنانی خواردن و خواردنەوەکان بە تایبەتی لە پێنجشەمە جومان کاتچنە دەرەوە ئەمەش ڕێنمایی تایبەتی خۆی بۆ منەگەر بێت و کەسەکە گۆشت بەرێت بۆ برژاندنە بۆ سەرخەڵوزە بە هەر بابەتێکی ترێت تکێ بابەتانە ئەبێ ئەو گۆشتی کە ئەیبە بە ئەیس پاک بیبات ینی لە ناو سەهۆڵا بێت نابێت بە هەر ڕاستەخۆ لە سەلاجە دەریهێنەوە نیوەڕۆ بەکارێنی 4 ساعت ئێوە تێک پێش وەختە تێک چووە ئیتر چەند بیکوڵێنی چەند ڕێگەی تەندروست بێتێت تێک چوارتە سەمومەکەیت شەرنی ئەو ڕۆژە بلانە 2 ڕۆژ دواتر بێت دووەمیان لە دوای ئایس پاکت کە لابر لە ماوەی ساعتێکە ئەبێ گۆشتە بەکار بێت هەوڵ بێت لە هاوینە یەک ژەم خواردن خۆیت خواردنی هەڵی نەگرێت بۆ ئێوارە ئەو خواردنی کە بە ئاسانی تەسەمومەکان خۆتی لێ پارێزی ئەگە زۆر حەزیش لێبێ بە حەزەرەوە بە ڕێنمایە تەندروستیەکان بەکاربن بۆی ئەم فترە بەڕێ بکەین و ئەو ئاوانەی کە بەکاری ڕاستە خۆی ئەبێت هەر کاتێک سکچوون لە ماڵەکە دروست بوو وریابی لەوەی کە سەرچاو ئاوەکە یان خواردنە لەبەرەوەی بە ئاسانی دەورە بەرتوشە بن و ئەمێنێتەوە تووشی ماکەکانی سکچوونە بن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سوارە عەلی مەولود پسپۆڕی نەخۆشیەکانی هێنایی سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس. وچانێک وەرەگرین.